الحمد لله رب العالمين. الحمد لله الذي يفتتح به كل رسالة ومقالة، والصلاة والسلام على حبيبنا محمد صلى الله عليه وسلم صاحب النبوة والرسالة، وعلى آله وصحبه الهادين من الضلالة. أما بعد، أيها المؤمنون، أوصيكم ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، مرۆڤی ئەم سەردەمە لە ڕووی مادیەوە لە چاو پێشینانی ساڵحی ئەم ئوممەتەدا، هەر یەکێک لە کوردستانی خۆماندا، لە چاو باب و باپیرانی خۆماندا لە ڕووی مادیەوە زۆر جیاوازیمان هەیە و ئێمە زۆر خۆشگوزەرانترین لە ڕووی خانوو، خۆراک، پۆشاک، کەلوپەلی ناوماڵ، ئۆتۆمبیلی گرانبەها و تازە مۆدێل، هۆکارەکانی خۆشگوزەرانی. بڕواتان هەبێ باب و باپیرانی ئێمە نە ئەویان بینی بوو، نە ناویشیان بیست بوو، نە سوودیان لێوەرگرتە بوو. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە منیش و جەنابیشتان هەموو هەستمان پێکردووە، فەقیر و دەوڵەمەند بۆنی گلەیی لە ژیان لە قسەکانیان دێ. دڵڕاوچێ زۆرە، نەخۆشی دەرونی زۆر بووە، ترس سەرتاپای خەڵکی داگرتووە، هەژارەکە لە بێ موچەیی و نەهاتنی موچە لە کاتی خۆیدا کە هیچ شتێکی ترشک نابە ئەداماوە ئەوە نەبێ، ئیتر هەموو خەفەتەکەی و مەراقەکەی بۆتە نەهاتنی موچە و دێو نایە. گرانی بازاڕ کە پارەکە بە ژمارە زۆرە بەڵام بێبەرەکەتە لە کاتی شتکڕیندا. بوونی ئەو هەموو پێداویستێ لابەلایی کە بۆ ژیانی هەژارەکە دروست بووە و ناچاریشە لەگەڵیدا بڕوە. بەڵام هەر تۆی هەژار ترست لەسەر نییە، دەوڵەمەندەکە لە تۆ خراپترە. ئەوەی زۆر دەوڵەمەندە ئەوەم پارەکەی فولە، موچە و شتی وای بەلاوە گرنگ نییە، بەڵام دایمە لە ترسدایە. وەڵڵاهی ئەو سفرە ڕازاو و خواردنە بە چێژانە لەبەر دەمیان لە ترسی توشبوون بە نەخۆشی نازانێت چۆنیان بخوا. دایمە ترسی هەیە، شەکرەکەم بەرز نەبێ و زەختەکەم نایەتە خوار و تۆ لە فەقیریان چێژوەرناگری، ئەو لە ترسی نەخۆشی چێژوەرناگرێ. پاشان ترسی مردن کۆی کردوتەوە و گەیشتۆتە کۆتایی تەمەن، ئێستا چێشی لێوە دەگرێت، دایمە لە بیرێتی وەڵی بەجێ دێڵم. ترسی پیری، ڕۆژە پیر دەبم. ترسی ڕووداوی هاتوچۆ، ئۆتۆمبیلەکەی چەند گران بەها بێ و ئێڕباکی بە قووەت بێ هێشتا دەترسێ. فەقیرەکە بە داشقاوە دەڕۆی زۆر کێشەی نییە، ئەو لەو ئۆتۆمبیلە درعەشدا هێشتا زاری وایە قۆقرەینێ لە ترسی ڕووداوی هاتوچۆ. کوڕ و کچی ناپەسەند، دەوڵەمەندەکە دایمە دەترسێ خوا بکەم کوڕەکەم کچەکەم ئەوەی لە منداڵیەوە بە کەسابەت کۆم کردوێتەوە لە ڕووداوێکە پێم دانەنێ، تووشی سوڵحێکم نەکاو، هیچم بەدەستەوە نەمێنێ. جاوە فەقیرەکە ئەوە حاڵێتی، دەوڵەمەندەکە ئەوە حاڵێتی، بەرپرسانیش خۆزگەم بە خۆیان نەکا. وەڵڵاهی ئەوانیش حاڵیان نییە، هەموو بەرپرسێک چوار ترس دایمە لە دڵیایەتی. یەکەمیان لە دەستدانی پلە و پێگەی، هەر هیچ نەبێت لە کۆنگرەی حیزبەکەی دەرناچێتەوە، ئەو پێگە بەرزەی هەبوو لە کتوپڕەکە دەیهێننەوە خوارێ. دووەم نەمانی ڕۆڵیان، ڕۆڵێکی گەورەی هەبوو بە ئیمزای ئەو شت دەکرا، وەختی ئەزانێت لە ماڵەوە دەبێت دانیشێ، خەڵک بەخێر سەردانی بکە. سێمیان چۆڵبوونی چواردەوریان، بەخوا هیچ پێگەیەک تا سەر ئەو قەڵەباڵغێن نامێنێ، ڕۆژێ خواخوای برادەرە کۆنێک تە سەردانت بکاتەوە. چوارەمیان ئازاری ویژدان، ئەگەر بۆ خۆت حرامت نەخوارد بێ و پارەی پیس نەهات بێتە جیرفانتەوە، هیچی شت پێ ناکرێ، ئەو هەموو ناعەدالەتی و گەندەڵیە دەبینی بە دڵنیاییەوە ویژدانت ئازارت دەدا. کورت و پوخت، دڵ ئارامەکە کەمە لە کۆمەڵگادا، دڵ بە خەم و کێشەدارەکە زۆرە. بەڵام بۆچی وایە؟ باشە بۆچی پێشینانمان باب و باپیری من و تۆ خۆشتر ژیاون لە ڕووی ڕوحیەوە، لە ئێمە زۆر دواکەوتوتر بوون لە ڕووی مادیەوە. بەرگەی گرفتی قورسی ژیانیان گرت، بە تایبەت ئەم میلەتی کوردەی ئێمە
پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان کە تەمەنێکتان هەیە ئەرێ چەند جار ماڵەکەت تێکچوو، چەند دەربەدەر بووی، چەند کوڕت گیرا بە عەسکەر، چەند کوڕت شەهید بوو، چی بەسەر ئەم میلەتە نەها لە ئەنفال و کیمیاباران و ئەوانەدا کە چی بەرگەمان گرت. ئەو هەموو ئەرکە قورسەی لادێ و شار بە چنگە کڕێ بەدەستهێنانی نانێک خەڵک بەرگەی گرت. بۆ دایمە زەردەخەنە هەر هەبوو. خوا ئەو زەردەخەنەی جاران لەسەر لێوەکان بوو خەڵکی ئەمڕۆ هەیەتی بەردەوام قسەی خۆش هەبوو. ئێستا من دەبێت بگەڕێم بە دوی قسە خۆشەکانی کتێبدا. باب و باپیری من و تۆ پێشینانمان قسەیەکی خۆشیان نەبووە چونکە خۆمان نەمانمە ئەو هەموو نوکتە جوانە ئەو هەموو قسە خۆشە ئەبێت لە کتێبە وەکو توراث بۆی بگەڕین. سیلەی ڕەحم چەند هەژار بوون، چەند دەربەدەر و ئاوارە بوون، ئەو خەڵکە سیلەی ڕەحمی نەپسڕان بوو، هەمووی پەیوەندی خزمەتەکەی پاراست بوو. ژیانی هاوکاری و تەبایی جەنابتان بیرتانە کەسێک گڵەبانی سەربانێکی لە لادێ بکردایە 20 دراوسێلەی کۆ دەبەوە، 20 خزم هاوکاری دەکرد لە شایی و شیندا خەڵک دەستیاوی یەکتری هەبوو. هی ئەوە بوو دنیا و قیامەتیان بەیەکەوە گرێدا بوو، دنیا و قیامەتیان بەیەکەوە گرێدا بوو. چاک لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حاڵی بوون کە سەروەرمان فەرمووی من و دنیا نمونەکەی کەڕاکب استظل تحت شجرة ثم راح وتركها. والله ئەم دنیای ئەوەندە مەیدە بە کۆڵدا ڕێڕەوێکە برام لادانی کاتیە، لادانی کاتیە بۆ پشودانێک، ئەگە هاوین بێ سێبەرێک، ئەگەر زستان بێ پەناگایەکی گەرم و گوڕ، بە ئەو پەناگایە ئەو سێبەرە حەقی خۆیەتی و پیاوی وەکو جەنابتان ئافرەتانی خاوەن قەدر بە دڵنیاییەوە دوعا دەکەی هەوڵ دەدەی پاک و خاوێن بێ، بۆن خۆش بێ، ڕێک و پێک بێ، سێبەری خۆش بێ، گەرم و گوڕ بێ، باران و سەرمان لێن نەدا لە زستانە، زبڵدان نەبێ، دڕکوداڵ نەبێ. ئەمە حەقی خۆتە، نەک بڵێ وەڵڵا هەر مهم وێ لادەم، نە وەڵڵا بۆ شەوێک بێ شوێنی خۆت خۆش دەکەی. ئەو سێبەرەیە دنیا. بەڵام ثمە بەخوا هەر خۆت نازانی گەشتەکەت تەواو بوو، کاکە با دەست پێ بکەینەوە کاروان دیچ کە بەلادان ئیشی تەواو نابێ. ڕاح وتەڕەکەها سێبەرەکە بەجێ دێڵی، پەناگەکە بەجێ دێڵی، من شوێنی ترم هەیە ئەبێ بڕۆم بۆ شوێنی خۆم. وەڵڵاهی ئێمەش هەروین. من جەنابەت سەیری خۆمان کەین، ڕۆژێک بوو یەکەم ناو بووین، من فاتیح تۆ ئەحمەد تۆ محەممەد یەکەم ناو بووین کە کوڕەکەت ژنی هێنا و کچەکەت شووی کرد، ناوی چکەش دێتە پێشەوە، ناوێک هاتە بەردەمت، ئەمجا کوڕەکەت ئەنجا ناوی خۆت. کە ئەوی ژنی هێنا و منداڵی بوو تۆ بووی بە سێیەم ناو، ئەها چاو لێ هاتیەوە دواوە. کە بووی بە بابە گەورە پلێشکەش دەتێننەوە دواوە، بووی بە چوارەم ناو، وردەوە دەژێت سێبەرەکە و خێمەکە خەریکە پڕ دەبێ، هەر خۆت وەڕز دەبی. نە ڕەفیقێکت ماوە، نە هاوتەمەنێکت ماوە، نە هاودەمێکی جارانت ماوە دڵت پێ بکرێتەوە، لەگەڵ ئەم گەنجانە ئیدارە ناکەی، تەبیعەتەکان بە یەک ناخۆن، وەڵڵاهی خۆت مردن بە ئاوات دەخوازی. ثم راح وتركها برام بەجێی دێڵی، بەخوا نەمانزانی وا دنیا تەواو بوو ئەرە چۆنمان بەڕێ کرد، وا بەجێی دێڵین. بۆیە پێشینانی ئێمە کە مرتاح بوون بەو ماندوو نەبوونیە، بەڕێزان هی ئەوە بوو لە دنیا حاڵی بووبوون، لادانی کاتیە من شوێنم بەهەشتا، بەڵام بە ئەم دنیاشم جوان بێ. لە قورئانەوە حاڵی بووبوون گەورەترین دوعای ئێمە لە قورئاندا، گەورەترین دوعامان، گەورەترین ئامانجی ژیانمانە. سبحان الله ئیسلام چەند گەورەیە ئەگەر وەک خۆی لێ حاڵی ببی. ئێمە کە دوعا دەکەین و ئەزانین دوعا بۆ پیاوی بێکارە، نا ئێمە دوعاکانمان ئامانجی ژیانمانە. لە سوورەتی ئەلبەقەرە لە ئاەتی 201 گەورەترین دوعا بەردەوام ئەو دوعایە بکە و ئاوا لێشی حاڵی ببە، دەرسی ژیانی لێوەرگرە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. پەروەردگارە پێمان ببەخشە دنیایەکی جوان، حەسەنەی دنیا. کاکە لە دڵی خۆتە کە ئەم دوعایەت کرد، خوا زۆری پێخۆشە، زۆری لێداواکە، بڵێ خوایە پارەی زۆر، خانووی باش، هاوسەری باش، منداڵی ساڵح، ناو حرمەت، کەسایەتی، بڵێ خوایە هەموو شتێکی جوانی ئەم دنیایان پێ ببەخشە، بە حەڵاڵی هەوڵی بۆ دەدەم پێم ببەخشە. یا ڕەبی خوایە قیامەتم جوان بێ. حەسەنەی قیامەت یعنی بەهەشت، یعنی ڕزگاربوون لە حیسابی خوای پەروەردگار بە ئاسانی. وقینا عذاب النار، دایمە لەبیرت بێ یا ڕەبی خوایە لە عەزابی جەهەنەم بمپارێزی، ئەم عەزابانەی دنیا هەموو تێدەپەڕن. پەنا بەخوا مصیبەت ئەوەیە لە جەهەنەمە ئەبێ ئینسان خۆی ببینێتەوە. پێشینانی ئێمە خۆشەویستەکانم بەس بە ئەوە دڵیان مرتاح بوو،
بەردەوام بەهەشت و دۆزەخیان لەبەرچاو بوو. لە خزمەت جەنابی دکتۆر عەبدوڵڵای چوارتایی جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵا فەقێ بووم ماوەیەک لە خزمەتیا دەمخوێن. فەرمی وەڵڵاهی لەو شار باژێڕە دینداری خۆمان مەلا بووم لە گوندێکە. شەوێکی زستان لەبەر سۆباکە پارەمان کۆدا کردەوە بۆ پێداویستی مزگەوت و گۆڕستان و ئەو شتانە. فەرمووی مام حاجیەک دەستی کرد بە گریان زۆر بە کوڵ گریا. وەمان زانی پارەی پێ نییە یا مشکیلەیەکی هەیە. کاتێک کە لی نزیک بوومەوە وتم قوربان بۆ وا دەگری بۆ وا دڵت پڕە زۆر ئاسایی ئەگە پارەش نەدەی. وتی بەخوا مامۆستا پارەکە لە جیرفانمان حازرە. وەڵڵاهی حەمد و سەنا بەخوا محتاج نیم قەرزدار نیم پاشەکەوتیشم هەیە. وتم ئەی بۆ وا دڵت پڕ بوو ئەو فرمێسکانە بەدم و چاوتە هاتە خوارەوە. وتی مامۆستا بیری قیامەتم کردەوە. لە دنیادا گەر لە شوێنێکە پارەیەک کۆ بکرێتەوە دەست بە جیرفانی خاڵی داکەی تەریق دەبیتەوە مردنی خۆت پێ خۆشترە. ئەی پەنا بەخوا لە قیامەتا جیرفانت خاڵی بێ. ئەی بچێ بەردەمی خوای گەورە دەفتەرەکەت هیچی تێدا نەما بێ. وەڵڵاهی وە دەزانم لە حزوری خوادام و قیامەتەوە فرمێسک بە چاوما دێ. کاکە تۆ بەم ڕوحێتەوە بژی وەڵڵاهی دایمە ئیسراحەتی. چونکە ئەزانی ئەم ناخۆشیانەی ئێستا تێدەپەڕن. ئەمە کاتیە ولادانە کاتیەکە هەر تەواو دەبێ. چوار دەرس بەس لەم ئاەتە لەم جومعەیەدا وەردەگرین. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. کە قورئانتان خوێندەوە بەردەوام لەسەر وشە بۆ وشەی بوەستن. دەرسی یەکەمی ژیان ئەوەیە ئەبێ بڵێ ربنا آتنا پەروەردگارە یا ئەڵڵا خۆت پێمان ببەخشە خۆت پێم ببەخشە یەقینت هەبێ بۆ کاروباری دنیا بۆ دنیای حەسەن. واللهی چەند ڕاکەڕاک بکەی چەند کەسابەت بکەی شەو ڕۆژ بخەیە سەریەک لە جیاتی ئیشێت دوام بکەی لوتفی ئەو ئەڵڵایە لەگەڵ نەبێ نانت بەدۆ نابێ. حەد بڵێ خوایە بە تۆ دەکرێت. واللهی بۆ کاروباری ئەو قیامەتەش بەخوا ئەو بەهەشتە ئەمە لوتفی خوایە بەم جومعە و جەماعەتوانە بەدەست نایە کاکە. بڵێ خوایە بەرەکەتم بۆ تێ بخەی ها خوا بەرەکەتی تێخستۆ یەک چاکە دەکەی لانی کەمی دەرچاکەیە. 700 کوڕە هەندێک چاکەی هەندەی ئیخلاسەکەت بەهێزە هەر حساب ناکرێ لای خوا. خوایە بەرەکەتم بۆ تێ بخەی. ڕەبەنا خوایە خۆت پێم ببەخشی. بەخوا من ناتوانم نەک خۆم بەخێوکەم نەک منداڵەکانم بەخێوکەم خۆم پێ بەخێو ناکرێ. ئاوا لە خوا بپاڕێەوە. ئاوا داوای دنیای جوان بکە. دەرسی دووەم مەردی دنیا و قیامەت بە. ئیسلام لەم وتارانەدا پێ ناڵێ واز لە دنیا بێنەوە دنیا بۆ کافر باشە. غەڵەتێکی گەورەیە. دنیا بۆ موسڵمان باشە. مەردی دنیا و قیامەت بە. جاران باب و باپیرانی ئێمە بە چنگەکڕێ سەیری ئەو هەورامانەکە ئەو شارباژێڕەکە ئەو منتیقەی دەڤەری ڕانیەکە ئەو بادینانەکە شوێنی سەختی وا مرۆڤ خۆی پێوە ناگرێت نەمامێکیان لێ ناشتووە بە کۆڵ گڵی بۆ بردووە. ئێستا ژنەوەکانی ئێمە هەمومان بەرهەمی ئەوان دەخۆین. مرد بوون کاکەدا نەنیش بوو چاوی لە ئەوە بێ مفتەخۆر بێ. مردی دنیا بە هەوڵی خۆت بدە کاکە تا گەنجی وەڵڵی شەو ڕۆژ بخە سەرێکبا لە پیریدا محتاجی دەستی کەس نەبی. بەڵام گرنگ ئەوەیە قیامەتت لەبیر نەچێتەوە. دائیمە لە هەموو شتێکە قیامەتەکەت با لەبەر چاو بێ چونکە یەقینەن ئەوێ ماڵی هەمومانە. دەرسی سێیەم سێ کەس لەم دنیادا ناحەسێنەوە خۆشەویستان. واللهی سێ کەس خۆشی لە ژیان و دڵی خۆیان نابینن. خوا پەنامان دەی. یەکەمیان بێکار و مفتەخۆر. ئەو کەسەی حەزی بەکارکردن نییە. هەر حەزی لە بەلاشە و موچەی بندیوار و خۆتزیینەوە لە کار و دزی و پاشقول لێدان و تەزویر و غەش و وەڵڵی کابرای غەشاش ئەوەندەی بەو غەشەوە ماندوو دەبێت بە حەڵاڵی کاسبی بکردای بەسی بوو. ئەوە قەت ناحەسێتەوە. قەت پەنا بۆ مفتەخۆری و غەش و دزی و بێکاری مەبە. کارکەر بە کاکی من کار بکە بە ئیزنی خوا. دووەمیان حرامخۆر. حرامخۆر ملیارلێر بێ خۆزگەی پێ نەخوازی. قەسەم بەخوا بە دیکۆری دەرەوەی ماڵ و ئۆتۆمبیلە جامڕەشەکەی و فڵانی نییە. وەڵڵایی ناخی ڕەج بۆ لە خەفەتە. بەخوا نانێکی ئیسراحەت لەسەر ئەو سفرەی لەگەڵ ماڵ مناڵیان ناخوا. حرامخۆر وێرانە. سێیەم کەس کە ناحەسێتەوە لە دنیادا حەڵاڵخۆرە. بەخوا غەشی لە ژیانیان نەکردووە. پاکخۆر کار دروست بەڵام نەعوذ بالله بەهی خوای نازانێ. بڕوانامە بەدەست دێنێ قوربان چاک سەعیم کرد هەوڵ تێکۆشانی خۆم نەتەلەبە نەبینن لە 12 دەرچووە ڤیدۆکانیان بڵاوە ئەو من خۆم دەمزانیەوە دێنم. هەر نەعوذ بالله جارێک ناڵێ سوپاس بۆ ئەڵڵا. دەوڵەمەندە لەگەڵی دانیشە دەڵێ قوربان من هەر لە منداڵیەوە کەسابەتم کردو. ئێمە هەر بە بنەماڵە دەوڵەمەند بووین. ئەوەی لێی ناویستی بڵێ ئەمە هی خوایە.
بەو خوایە غەشت لە کەس نەکردووە بەڵام بۆ دڵت ئیسراحەت نییە ئەوە وەڵامە ئەم جومعانەی مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی ئینشاءڵڵا وەڵامی پرسیارەکانتان دەداتەوە. وەڵڵاهی کابرا دەڵێن لە ژیان مامۆستا دینارێکی حرام نەهاتۆتە ماڵمەوە بەخوا ڕاست دەکەی. ئەزانی بۆ دڵخۆشنی بۆ ماڵ و منداڵن ناساڵحە بۆ گرفتت هەیە نەتگوت ئەمە هی خوایە. جا ئەمجا کەی بەهی خوا نەزانی بوغڕا دەبی خۆت بە ڕەفیقی خەڵک نازانی ئاخری تووشی موشکیلە و دوژمنایەتێک دەبی ئەوەی هەتە دایدەنیتەوە چاولێ دایمە دڵن ناڕەحەتە. دەرسی چوارەم ئەو کەسە حەساوەیە لە ژیاندا یەکەم کەسێکی کاسبە و هەوڵ دەدا، دوو حەڵاڵ خۆرە، سێ بەهی خوای دەزانێ. عەزیزانی خۆم، سەیری ژیانی پێغەمبەران کە سەلامی خۆیان لەسەر بێ خۆی گەورە وەصفی پێغەمبەران دەکا. نمونەی دوو پێغەمبەریش عەلەیهیم السەلاممان بۆ دێنێتەوە، باسی ئەیوب لەگەڵ باسی سولەیمان باسی ئێمان بۆ دەکاو لە وەصفی هەردووکیانە دەفەرمێن نیعمە العەبد ئینەه ئەواب، باشترین بەندەی من بوون. باشە بەچی باشترین بەندە بوون؟ لە قورئاندا دایما لەسەر وشەکانی بوەستن ئینەه ئەواب، هەم سولەیمانی پاشا و دەسەڵاتداری هەموو دنیا. واللهی خۆشەویستەکانم حتا دنیا کۆتایی پێدێت جاریش کە دەسەڵاتداری وەکو سولەیمان لەسەر زەوی نابێتەوە، ئەوەندە دەسەڵاتی هەبوو. پۆستی سیاسی و دەسەڵاتی دنیای و دەوڵەمەندی مانع نییە نیعمە العەبد بی، نیعمە العەبد بوو. ئەیوب دەردەدار و نەخۆش هیچی بوو خوای پەروەردگار کە ئەوا فەرمووی ئەیوبیش نیعمە العەبدە. بەڕێزانی ئینەه ئەواب، ئەمەد هەبێ حەساوەی ئەواب زۆر دەگەڕانەوە بۆ لای خوا. خۆ بەڕێزان پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ مەعسووم بوون، واللهی بە عمری خۆی نەزەری حرامیان نەکردووە، دەستیان بەر حرام نەکەوتووە، نەک زینا نەعوذ بالله. واللهی درۆیەک لە دەمیان نەهاتۆتە دەرێ، هەموو ڕازگۆ بوون، بوختانیان بۆ کەس نەکردووە، غەیبەتی کەسیان نەکردووە، قەت حرام نەهاتۆتە ماڵ و گرتان و گەدەیانەوە. ماڵ و منداڵیان ساڵح بووە، هەندێکیان نەبێ وەکو نوح و لوط تاقی کراونەوە بە ماڵ و منداڵی خراپ. ئەمانە هەموو یەک سیفەتە ئینەه ئەواب. ئەی دایمە بۆ دایانگوت خوایە داوای لێبوردنە لێ دەکەین، بۆ زۆر دەگەڕانەوە بۆ لای خوا لەبەر ئەمانە بوو. ئەمانە بەڕێزان دایمە دایان فەرموو یا ئەڵڵا ئەوەندە نیعمەت لەگەڵ کردوین. ئەیوب سەلامی خوای لەسەر بێ ئەو هەموو ساڵە لەسەر جێگات نەخۆشی درێژخایەنی هەبوو، واللهی ژنەکەی پرچەکانی بڕی و فرۆشتی بۆ نانێک، کەچی هێشتا دەیگو خوایە ناتوانم سوپاسی ئەو هەموو خەڵاتی تۆ بکەم بەسەرمەوە. خوا فەرمووی چونکە ئەوەندە پێزانی بەرامبەر بە خەڵاتەکانم تۆ نیعمە العەبد و تۆ باشترین بەندەی منی. واللهی بەردەوام دەیان فەرموو خوای پەروەردگار ئەمەی کە هەمانە ئازایەتی ئێمە نییە، خوایە ئەمە هەمووی هی تۆیە، هذا من فضل ربی، ئەوانە هەمووی پەروەردگارمانە. خوایە سەرکەوتنەکانم لە ژیاندا هی پیاوەتی و مەردایەتی خۆم نییە، هەمووی فەزلی تۆیە. تۆش بەڕێزت دەتەوێت نیعمە العەبد بی خوا وەصفت بکە، ئەمە هەر بۆ پێغەمبەران نییە، بەس پلەی پێغەمبەرایەتەکەت دەست ناکەوێ. ئەی نا واللهی بەس سەیری خۆتکە، بەردەوام داوای لێبوردنت لە خوا کردووە لە جیاتی ئەو هەموو حەقەی کە پێی بەخشیوی، ئەو هەموو فەزڵە و نەتوانی وەسپاسی بکەیت. ئاخر پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم ڕوحم بە قوربانی ناوی پیرۆزی محەممەد و ڕێبازەکەی بێ ڕۆژی وا هەبووە دەیفەرموو حەفتا جار دەڵم ئەستەغفر الله، فەرمووی واللهی لە مەجلیسا هەڵ نەستاوم 100 جار وتومە ئەستەغفر الله. داوای لە خۆشبوونی لە چی دەکرد؟ خۆ بە حەیاتی بە چاویش خیانەتێکی لە کەس نەکرد بوو، بە ئاماژەی چاویش دەیفەرموو خوایە ناتوانم سوپاسی ئەو هەموو خەڵات و بەخشە بکەم کە لەگەڵ منا کردوتە. کاکە دایمە هەمووی بجێڕەوە بۆ خوا، واللهی مرتاح دەبێت. خاڵی چوارەم حەق و مافی بزانە، حەقی خۆ لە دنیا بەدەست بێنە. کۆمەڵە خەڵکیش هەیە مافی لەسەر دەبیان دەیە، بەسەراتێکی شیرین هەیە واقعە لە ژیانی من و تۆدا. کابرای پاشا لە پەنجەرەکەەوە سەیری باخەوانی ماڵەکەی خۆی دەکرد، پاشایەکی دەسەڵاتدار، پارەی میلەت و وڵات هەمووی لەبەر دەستی خۆیدایەتی، نەک خەمی منداڵەکانی نییە، جێگەی خۆش کردووە ئەولادیشی وەکو ئەمانەی ئێمە پێکەکەیان چۆڵ ناکەن بۆ کەس. ئەوەندەی پارە داناوە بەشی حەو پشتی کوردەواری لە تاقەت کردووە، کەچی دایمە خەمبارە. سەیری پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان دەکات، دەستی ئیشکەر و ماندوونەناس لە باخەکەدا ویزەویز دەکا، سڵاوە لێدەدا، زیکر دەکا، کورە جارجارە هۆ لەو بارۆلەریش حەڵاڵیشی بەدوودا دەکا. کەیفساز دڵخۆش مرتاح
دێتە خوارەوە پێڵێ هەست دەکەم زۆر ئیسراحەت و دڵخۆشی ئەڵێ ئەرە وەڵڵا قوربان لەخوا بزیاد بێ هەرچی عیب و کەم و کوڕیە نیمە ئەڵێ بێزگە لەو موچەی کە لەم کۆشکەی منە لە باخەوانی هەتە هیچیش دەبەی دڵێ نەبەخوا قوربان جا من لە بەیانی وەلێرم تا ئێوارە بەخوا ئێوارە ژەوەندە ماندوم دوای نوێژی عیشاکە خەوم لێ دەکەوێت کەسابەتی چی نەوەڵڵا مناڵت کەسابەت دەکەن نەوەڵڵا قوربان هەموویان وردن خێزانیشم دایکی ماڵەوەی و ئافرەتێکی ساڵیحە و خواناسە ئەڵێ ئەی بەچی وا دڵت خۆشە کاکە تۆڵی پاشای تۆڵی لە شوێنی منی بەخوا پاشاکان و دەسەڵاتدار ناعادلەکان پیان ناخۆشە لە ماڵش تۆ دڵخۆش بی هەر نەگەی چن نەداتێ هەر حەز دەکات لە ماڵش خۆشحاڵ نەبێ ئەوە زۆر سەیرە بەغیری بەو بەداماوە دەهات وتی قوربان بۆ دڵخۆش نەبم ئیماندارم ئەم بەیانی هەستاوم نوێژی بەیانیم کردووە دەست نوێژم گرتووە ڕووم لە ماڵی خوا کردووە جا ئەوە کەمە هەزاران خەڵک ئێستا گومڕایە لە شوێنە خراپەکانە کە من بەیانی لە ماڵی خوا بووم الحەمدولله کار و کەسابەتم هەیە ئەوە تا ئەمڕۆ بێکار نیم بەیانیش کارم هەیە و سەری مانگیش موچەکەم ناخورێ سپاس بۆ خوا ژیرفانمان پڕە و شتێک پاشەکەوتیشم هەیە وتی قوربان وتی باشە ئەو موچەیە چۆن بەشت دەکا ئەخ کەبرا مەسئولە بەسی چل دەفتەر لە وڵاتی لێ دەدا کەچی هێستا دەڵێ وەڵا وەزعم باش نییە ئەی باشە تۆ بە 500 ملیۆنێک چۆن دەژی وتی قوربان من دابەشم کردووە من لەلایەکەوە ڕۆژانە میان مانگانە کە موچەکەم وەردەگرم ئەگەر کەمێکیش بێ بۆ نمونە لە 105 بە قەرز دەدەمەوە قەرزداری دوو کەسم بەڵکو شتێک لە قەرزەکانم مانگانە بدەمەوە وتی قەرزاریشی وتی هەر زۆر قوربان وتی بەشێکی باشیشی دەدەم بە قەرز ئەیدەم بە قەرز با قەرزێکم هەبێ بۆ ڕۆژی تنگانە وتی بەشێکیشی دەکەم بە خێر و خێرات لە 102 لە 103 دەکەم بە خێر و خێرات ئەوەی تریشی وەڵا ڕۆژانە مەسرفی ماڵ و منداڵە و ئەتر بۆ خۆی ژیان دەڕوا شتێکیش پاشەکەوت دەبێ ئەم لاولاگەر نەخۆش و ناخۆشیمان نەبێ پاشەوتی لەو قسانت تێناگەم تۆ نە فەیلسوفی نە حەکیم کابرایەکی باخەوەم بۆم ڕوونکەوتی قوربان قەرزداری دایک و باوکمم واللهی لەو موچەی وەری دەگرم هەرچەند کەمە ئەگەر لە 105 بێ ئیلا شتێکی بۆ دایک و باوکم سەری مانگ هەر دەکڕم ئەزانی چەند قەرزداری دایک و باوکمم ئەزانی چەندیان پارە لێ سەرف کردوم کاکە بەڕێز دەکەم ڕەمبێ جەنابەت زۆر دەستڕۆیشت و نەبی بەڵام خۆ دەتوانی سەری مانگ شوشەی عەتر بۆ باوکت بکڕی خۆ دەتوانی سەر پۆشێک بۆ دایکت بکڕی ناکڕێ بە 2,000 بەڵام بڕواتان هەبێ وەکو هەموو دنیات دابێتی ئەوەندە دڵی پێی خۆشە ئەزانی چەند دڵی پێی خۆش دەبێ ئەگە هەبووش بێ کتێبێکی بۆ بکڕەکە خوێندەوارە تەسبیحێکی بۆ بکڕە زکرژمێرێکی بۆ بکڕە قورئانێکی بۆ بکڕە حەج جارێ دیارێک دڵی خۆشکە وتی ئەوەی دەیدەم بە منداڵەکانیشم ئەوەیە بە قەرز دەیدەم بەخوا نایڵم منداڵەکانم چاوبەرەژێری خەڵک و محتاجی خەڵک بن ئەیدەم بە منداڵەکانم ڕۆژێک کە پیر بووم لەبەر چاویان دەبێ هێندم خزمەت کردوون ناهێڵم کۆمەخانەی بە ساڵاچوان و خزمەتکار خزمەتم کا و خەڵکم بۆ بەکرێگرن بەدەستی خۆیان خزمەتم دەکەن ئەمە قەرزە دەیدەم با لە دو ڕۆژە وەری گرمەوە خوشک و براشم هەن کەمێکی کەمیش بێ مانگانە خێری دەکەم خێرەوەنی هەر محتاج بن دڵیان خۆش دەکەم سیلی ڕەحم جێبەجێ دەکەم پاشان ئەوەی تریشی مەسرفی ماڵ و منداڵە کابراوەتی خۆزگەم بەخۆت کاکە دەتوانی ئەو نەخشەیەت هەبێ بەخوا دنیاش بەم قورسیە نییە وەکو بە کۆڵماندا داوە ئێمە مردنەکەش هەمومان قەرزارین هەر دەمرینیان نابەڕێزان بەخوا هەر دەمرین بەخوا گە لە سامی ئیسلامەت و دینداری و خواناسیە ژیایی چاول لە بەهەشت بوو وەکو بیلالی حەبەشی دەبی بیلالی حەبەشی لە سەرمەرگا وەکو ئیمامی زەهەبی لە سیەر و ئەعلام النوبەلا دەفەرمێ ژنەکەی هاواری کرد وتی وەئەوەیلا ئەی هاوار بۆ خۆمان بیلال توخوا بەجێم مەهێڵە ئەی هاوار بە حاڵم بەبێ هاوسەر مامەوە بیلال ڕۆیشتی و دنیایەکی زۆر ناڕەحەتت بەسەر برد ئەی هاوار فەرمووی تخواوە مەڵێ ئافرەت بەل وا فەرحاه ئای لەو خۆشیەکە ئێستا پێی دەکەم غەدەن ئەلقە الأحبة محەممەدەن وحیزبە واللهی چاوەڕێی مەرگم مەلەک المەوت ئەمانەتەکەم لێ وەرگرێتەوە چونکە یەقینم هەیە بەیانی بە خزمەت محەممەد و هاوڵانی دەگەم کاکێمە بۆ لە حەد لە مردن ناترسم توخوا من بە خزمەت پێغەمبەر بگەم صلی الله عليه وسلم کە ئینسان بەس ناوی دێنە چورکە بە لە شیا دێ ئەی ئەگەر بە خزمەتی بگەی دەستی زیارەت کەی و ئامێزی پێداکەی ئەبێت چ بەختەوەریەک بێ کاکێمە بە خزمەت سەحابە دەگەین بە خزمەت ئەولیا و پیا و ساڵحانی ئەم ئومەتە دەگەین بە خزمەت ڕوحی باب و باپیرانت دەگەین ئەوەندە مەترسە تۆ پاک بژی جوان بژی حەڵاڵ خۆر بە نێت پاک بە دەروون خاوێن بە کە مردین غەدەن ئەلقە الأحبة محەممەدەن وحیزبە بەختەوەرە ئەو کەسەی بە خزمەت ڕەسوول الله دەگا کاکە ماڵوێران بۆ ئەو کەسەیە کە
كأنوي أبو جهل نعوذ بالله چونك خلشي شيء بمردن درواب ولاي أبو جهل وأتباعكاني لدوزخ دا همومان بختورين دڵی خۆتان خۆشکەن بەم ئیسلامە پابەند بن بم مزگەوت و دینداریەوە خۆتان بە دەوڵەمەند بزانن بەوەی کە دیندارین کە ئیسلاممان ناسیوە کە لەسەر ڕێبازی محەممەد صلی الله عليه وسلم یا ربی خوا هدایەتمان بدەی یا ربی خوا ئیسلاحی حاڵمان بکەی خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی لەم قورئانە بەهرەوەر و بەختەوەرمان کەی لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا الله دامەزراومان کەی شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا شافی یا الله خوایە ئەوانی لە خەستەخانەی هیوا و شوێنەکانی ناومێدین خوایە ناومێدیان نەکەی یا الله خوایە هەر کەس بە ئازارەوە دەتلێتەوە وەکو ئەیوب شیفای بۆ بنێری یا ربی خوایە هەر کەس دەسەڵاتێکی سیاسی و ئیداری و مالی لە وڵاتەیە لەبەردەستایە خوایە شوێن پێکانی سولەیمان هەڵگرێ بۆ ئەوەی خۆی بحەسێتەوە ئێمەش بحەسەینەوە ئیسلاحی حاڵمان بکەی وڵاتمان ئاوەدان کەی لە شەڕ و فیتنەی ناوخۆ دەرەکی بە دوورمان کەی یا ربی خوا بەم ئیسلامەتیەوە بژین لەسەری بەردەوام بین و لەسەری بمرین و کە مردین بە شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم شادمان کەی آمين آمين والحمد لله رب العالمين وأقم الصلاة رحمني ورحمكم الله.